سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتانە بم بەڕێزان ومێ دەکەم هەمومان خۆمان بپارێزین و ئەو ڕێنمایە تەندروستیانی کە هەن ومێ دەکەین بە هەموو لایەکمانەوە جێبەجێ بکەین تاوەکو خۆمان و خۆشەویستانمان دوور بین لە پەتای کۆرۆنا و ڤایرەسی کۆرۆنا و بە هیوای پاراستنی کوردستانەکەمان و کەمتربوونەوە و نەمانیە و ئامارانی کە ڕۆژانە بڵاو دەکرێنەوە. بەڕێزان ئەمڕۆ دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین لە بەرنامەی گەرماوگەرم. تەوەریەکەممان تایبەتە بێ بە تاوکردنی کابینەکەی کازمی و نوێترین بۆچوونەکانی حکوومەتی کازمی سەبارەت بە هەرێمی کوردستان و نوێترین زانیاریەکان سەبارەت بە چوونی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا بە تایبەتی دوای ئەوەی لە نووسراوی فەرمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی عێراقی داهاتە بوو کە ماوەی مانجێک لە بەردەم هەردوولادایە و بەپێی هەندێک سەرچاوە ئەمڕۆ مستەفا کازمی خۆشی باسی لەوە کردووە کە ئیتر ئەو دەرفەتەی کە ماوە ئەو کاتی کە ماوە دەبێت بقۆزرێتەوە و ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا بێتە ئاراوە ئەگەرنا لە دوای ئەو دوو هەفتە و ئەو چەند ڕۆژانی کە ماون جارێکتر ئامادە نین کە بە شێوەی پێشوو و هاوشێوەی تەنانەت مانگی پێشوش کە 400 ملیاریان نرد بۆ هەرێمی کوردستان بودجەیەکتر و پارەیەکتر ڕاستەی هەرێمی کوردستان بکەن لەژێر هەر ناو نیشانێکدا بێ ڕاستی و دروستی ئەم قسانە وەردەگرین و هەروەها قسە لەسەر ئەوە دەکەین کە ئایا تاواکردنی کابینەکەی مستەفا کازمی و ئەمڕۆ دەنگدان لەسەر حەوت لە کاندیدان بۆ حەوت وەزارەتی بە وەکالەت بەڕێوەبراو تاوەکو ئەمڕۆی حکوومەتەکەی مستەفا کازمی ئاماژەی بۆی کە ئیتر لایەنەکان کۆکن لەسەر تاقە و توانا و لێهاتوویی و کارکردنی مستەفا کازمی یان ئەوەکو مستەحقاتێکی هەڵبژاردن ببینرێ و مەرج نییە کە لایەن و هێزە سیاسیەکان پشتگیری لە مستەفا کازمی بکەن. ئەمە تەوەری یەکەممانە بێ. تەوەری دووەمیشمان تایبەتە بێ بە بەرزبوونەوەی نرخی نەوت دیارە لە بازاڕەکانی جیهاندا لە ماوەی هەفتەی ڕابردوودا تاوەکو ئەمڕۆ بەردەوام نرخی نەوت لە بەرزبوونەوەدا بووە کە ئەمڕۆ گەیشتە 42 دۆلاریش بۆ هەر بەرمیلێک کە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەو وڵاتانی کە مامەڵە یاخود داهاتەکانیان ڕاستەوخۆ پێوەستە بنەوتەوە دڵخۆشیەک و ئاماژەیەک بێ بۆ بژانەوەی ئابووری ئەو وڵاتانە. بەڕێزانە تەوەری یەکەم دامیانداری بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. کاک شیروان سواز بۆ بەشداریکردن لە گەرماوگەرم. ئەمڕۆ کابینەکەی مستەفا کازمی تەواو بوو کۆتایی پێهاتوو و هەموو وەزیرەکانی ئێستا لە شوێنی خۆیان و هەموو پۆستەکان هیچی لە وەزارەتەکاندا وەکالەتی تێدا نەماوە. ئەمە ئاماژەیەکی تێدایە بۆی کە ئیتر هەمووان کۆکن لەسەر حکومڕانی مستەفا کازمی یان هێشتا قسەی دیکە هەڵدەگرێ. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش و ئەم کاتی بینەرانی گەلی کوردستان باش. زۆر سپاس. دیارە ئەمڕۆ کابینەکەی بەڕێز مستەفا کازمی بە تەواوی دەنگی دەستدا و هەر حەوت وەزارەتەکەی کە مابوو پڕکرایەوە. دەمێ ئەوە بڵم کەم حەوت وەزارەتە تقریباً کرابوو بە یەک پاکێج، یعنی قسەیەکی وا هەبوو کە هەر حەوت وەزارەتەکە دەبێ بڕوە و تێپەڕاندنی ئەم وەزارەتانە هەرچەند هەندێک تێبینی هەبوو لە سەریان بەڵام بە شێوەیەکی ئاسانتر لە کابینەکەی پێشووتر کابینەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی مانای ئەوەیە کە هێزە سیاسی عێراقیەکان دەیانەوێ وەزعی ئیستقرارێکی سیاسی لە عێراقدا دروست ببێ یان با بڵین هەمویان گەشتن ئەو قەناعەتەی کە ئەم دۆخە ئەم قۆناغی عێراق لەوە زیاتر چێشمە و ململانی سیاسی هەڵناگرێت و جگەر لە ململانە سیاسیەکان مەسەلەی دابەزینی نرخی نەوت و کێشەیەکی ئابووری گەورە لە وڵاتدا هەیە. مەسەلەی بڵاوبوونەوەی کۆرۆنا و ڤایرۆسی کۆڤید 19 وای کردووە کە هەموو وڵاتانی دنیای بەچۆکدا هێناوە بە عێراقیشەوە ئاماژەکان لە عێراق بەرەو خراپیە هەڵکشانی ئامارەکانی ڕۆژانە مانای ئەوەیە کە وەزعەکە بەرەو خراپتر دەڕوە. هەموو ئەمە وای کردووە کە هێزە سیاسیەکان مرۆنەتێک یا ماڵی نەرمیەک بنوێنن لە بەرامبەرەوەی کە دەنگ بە کاندیدەکان درا هەرچۆنێک دێ و تەواوی وەزارەتەکان پڕکرایەوە. دەتوانین بڵێن ئێستا حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی حکوومەتێکی متەکامل و تەواوە، هەموو وەزارەتەکانی هەیە، هەموو وەزیرەکان وەزیری ڕاستەقینەن باڵێن هیچیان بە وەکالەت نین، وەکالەت کۆتایی پێهات. ئێستا لە بەردەم حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمیدا چەند ئاستەنگێکی گەورە هەیە کە دەبێ ڕوبەڕوویان بێتەوە، یعنی دەبێ لە ڕاستیدا حکوومەتی ئەم قۆناغە بێ بۆ ئەم قۆناغە بتوانێت ڕوبەڕووی ئەم ئاستەنگانە بێتەوە و هەموو چاویان لەوەیە کە بتوانێت عێراق لە لێواری لێکترازان و
لە لێواری لە ناوچوون و بەرەو خراپتربوون وردەوردە بێنێتەوە بەرەو کەناری ئارامی و کەناری ئەمان و ڕزگاری بکات لەو کێشە گەورانەی کە هەیەی. باشە کاک شیروان ئەوەی کە باسم کرد کە مستەفا کازمی ئاماژەی بەوە کردبێت کە ئیتر ئەو کاتی کە ماوە لەو مانگەی کە دیاری کرابوو دوایین دەرفەتە بۆ ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا. ئەمە تا چەند ڕاستە تا چەند کازمی ینی بیرکردنەوەیکی وای هەیە و بڕیارێکی وا دەدا و لێدوانێکی وا دەدا و ئایا زانیاری هەیە لەسەر هاتنەوەی وەفدی هەرێم بۆ بەغدا؟ طبعا وزارەتی دارایی عێراق بە نووسراوی ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ناردنی 400 ملیار دینارەکە بۆ هەرێمی کوردستان واضح ڕوونە کە باس لەوە دەکات لە دوای تەمویلی پارەکە مانگێک لە بەردەم هەردوو لادا هەیە بۆ ڕێکەوتن دەبێت لە ماوەی ئەم مانگەدا ڕێککەون. ئەم مانگە تەسەور دەکەم 2 هەفتەیەکی مابێ ینی 2 هەفتە تا 15-16 ڕۆژێکی مابێ واتە ئەوەندە لە بەردەمی حکوومەتی هەرێم و بەغدادا هەیە بۆ ڕێکەوتن. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان جوابی داوەتەوە کە ئەوان لاریان نییە و ڕەزامەندن لەسەر ناوەڕۆژی ئەم نووسراوەی وەزارەتی دارایی عێراق. لە دواکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و نەزاری وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیەندرا کە ئەوان ئامادەن بگەێت بچنەوە بەغدا خەریکی ئامادەکاری وەفدەکان و دەچنەوە بەغدا و لەگەڵ بەغدا ڕێک دەکەون. بەرپرسانی حکوومەتی هەرێم زیاتر لە جارێک ڕایان گەیاندۆکەوە ئامادەی ڕێککەوتنی کەواتە ئێستا لەم هەفتەیەدا و لە ئاخر مەتاف لە هەفتەی داهاتوودا دەبێت نابێت لەمە زیاتر تێبپەڕێ دەبێت وەفدی هەرێم بێتەوە بەغدا لەگەڵ بەغدا ڕێک بکەون چکە دوازار ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا دەبێتە بەشێک لە موازنە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای لە حکوومەتی عێراقی کردو تا کۆتایی مانگ واتە تا 36 یاساییان با بڵێن پرۆژه یاسای بودجێی گشتی عێراقی 2020 بنێرە بۆ پەرلەمان کەواتە دەبێت پێش تەواوکردنی پرۆژه یاساکە دەبێت هەرێم و بەغدا ڕێککەوت بن بۆ ئەوەی بزانین ئایا هەرێمی کوردستان چەند نەوت ڕادەست دەکات و داهاتی ئەم نەوتە چەندە لە ناو موازنەی گشتی لە ناو بودجێ یاسای بودجێ گشتی عێراق بەجێگای بکرێتەوە و ڕێککەوتنەکە ببێتە بەشێک لە یاسای موازنە. بۆیە بە هەموو ئەگەرەکان 1-2 هەفتە لە بەردەمی هەرێم و بەغدا داماوە بۆ ڕێککەوتن و عێراقیش بۆ خۆی ئەم 20 ڕۆژەی لە بەردەم داماوە تا کۆتاییمان تاوەکو پرۆژه یاسای بودجێ ئامادە بکە بینێرە بۆ پەرلەمان. بۆیە بەڕێز مستەفا کازمی ئەمڕۆ ئەم قسەی کردبێ یان نەیکردبێ ئەمە واقعە کات لە بەرژەوەندی هیچ لادانیە هەردوو لە پێویستە کە پەلە بکەن لە ڕێککەوتن. باشە کاک شیروان ئەبێ ئەو مبەڕرە چی بێ کەوای کردبێ یعنی وەفدی هەرێم نێتەوە بەغدا یان دانوستانی بەردەوام لە دوای ئەو نووسراوە دروست نەبوو بێ ئایا تەنها کۆرۆنا و ئەم ڕێکارانە تەندروستیانە ڕێگر ئەبن یان ڕێگرن یان پێ دوایشتی دیکە هەبێ هۆکاری دیکە هەبێ لەوەی کە ئەم گفتوگویانە ناکرێنەوە دەست پێ ناکرێنەوە. 2 هەفتەش بەڕاستی یعنی خۆت دەزانی لە دوای 2013 بە تایبەتی لە 2014ەوە کە 6 ساڵە کاتاوەکو ئێستا 6 ساڵ و چەند مانجێک یعنی ئەم گفتوگویانە و هاتوچوانە هەر بەردەوامن. لە ڕاستیدا من نازانم ئایا هیچ گرفتێک هەیە یان نا بەپێی لێدوانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ گرفتێک نییە ئەوان خەریکی ئامادەکارین بۆ هاتنەوە بۆ بەغدا بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراقی. لە ڕاستیدا بەرزبوونەوەی نرخی نەوت پێم وایە دەبێت فاکتەرێ بێ بۆی ئاسانتر بگەن بە ڕێککەوتن یعنی ئێستا ئەگەر لە ڕووی واقعیەوە بیری لێ بکەینەوە نەوت لەسەری $40 واتە ڕێککەوتنی سانترە خۆ ئەگەر ئێستا نەخواستن نەوت لە خواری $20 بە لەوانەیە زۆر بە زەحمەت هەولێر و بەغدا گەشتبانە ڕێککەوتن. بۆیە بەرزبوونەوەی نرخینەوەی تەواوبوونی کابینە وزارەکەی بەڕێز مستەفا کازمی ئیستعدادی حکوومەتی هەرێمی کوردستان بە بارەزکردنی نەوت هەموو ئەوانە مانای وایە کە ئەم بەڵێ پێچە گرفتێک هەبێ بەڵام ئەوی کە لە قسەکانی بەڕێز شیروان میرزا و دەردەکەوێت کاک شیروان دەگەڕێم وڵات ببوورە گرفتێک دروست بوو قسەکانت لەوێ ئاوەستان کە بەرزبوونەوەی نرخی نەوت بۆ سەر و $40 دەبێ هاندەر بێ بۆ هەرێم و بۆ بەغداش بۆی بگەنە ڕێکەوتن. بڵێ لە ڕاستیدا مەبەستم ئەوەیە کە
هیچ گرفتێک نبینم و هیچ ئاستەنگێک نبینم لەوەی کە وەفدی هەرم نێتەوە بەغدا و بە پێی لێدوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوان خەریکی ئامادەکاری بۆ وەفدەکان بێتەوە بەغدا استعدادیان دەربڕێەوە بۆ ڕێککەوتن هەرێم و بەغدا کۆمەڵێک فاکتەر هەیە کە دەکرێت هاوکار بن و دەفعی هەردوو لا بکەن بۆی زووتر بگەنە ڕێککەوتن بەرزبوونەوەی نرخی نەوت ئێستا نرخی نەوت کە لە سەروی $40 فاکتەرێکی باشە بۆی هەرێم و بەغدا بگەنە ڕێککەوتن خۆگەر خوانە خواستن نەوت لە خواری $20 بە وەکو یەک دوو مانگی پێشووتر لەوانەیە ڕێککەوتنەکە زەحمەتتر بوو بە هەموو ئەگەرەکان بۆیە کە هەرێم و بەغدا تەوابوونی کابینە وزاریەکە استعدادی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی نەوێت و بەرزبوونەوەی نرخینەوت هەموو ئەوانە فاکتەری باشن پێم وایە هاوکار دەبن لەوەی کە هەرێم و بەغدا بگەنە ڕێککەوتن ئومێد دەکەم وەفدی هەرێمی کوردستان بە زووترین کات بێتە بەغدا چونکە وەکو باسمان کرد کات لە بەرژەوەندی هیچ لایەندانیە و کاتەکان بۆ خۆی تێدا یعنی لای ئێوە نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران هیچ زانیارێک نییە کە کەی ئەم وەفدە بگەڕێنەوە بۆ بەغدا هیچ زانیارێکی دقیق نییە چ ڕۆژێک دەگەڕێنەوە بەڵام پێم وایە لەم هەفتەیەدا وەفدەکە دێتە بەغدا باشە وەفدەکە ئەوەندەی زانیاریت هەبێ هەمان وەفدی پێشوو دەبن لە ڕاستیدا تا ئێستا دیار نییە چونکە داوایەکەی لەسەر ئاستی عێراقی و هەندێک لە هەرێمی کوردستانیش دەڵێن پێویستە ئەو وەفدەی کە دەچێتەوە بەغدا وەفدێکی یەکجاری بێ و پێکهاتەکەی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیشی تیا بێت تاوەکو ڕێکەوتنێکی یەکجاری و نەگەڕانەوە یعنی نەگەڕێنەوە تاوەکو ڕێدەکەون ئێوە بۆ ئەمەش چی ئەڵێن بەڕاستی ئێوە ڕاتان چییە لەسەر ئەمەش لە ڕاستیدا ڕای ئێمە ئەوەیە کە وەفدەکە دەبێت لەسەر دوو ئاست بێ ئەم ئاستێکی بڕیار بەدەستی باڵای سیاسی بێ کە خۆی لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکان دەبینێتەوە و لە ڕاستیدا وەفدێکی تەکنیکیش پێویستە وەکو جاری پێشوو بۆی وەفدە تەکنیکەکان بڵێن وردەکاری گفتوگۆکان ئەوان ئەنجامی بدەن دوجار ڕێکەوتنە سیاسیەکە یا با بڵێن ڕێکەوتنی کۆتایی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیرە بەڕێزەکان ئەوانەی کە پەیوەندیدارن بەم مەلەفی نەوت و مەلەفی بڕیاری کۆتایی و ڕێکەوتنی کۆتایی ئەوان ئیمزای دەکەن لە ڕاستیدا ڕێکەوتنەکە گرنگە کاتەکەی گرنگە بۆیە دەبێت وەفدەکەش لە مستەوای ئەم ڕێکەوتنەدا بێت باشە کاک شیرواوەکو باست کرد یعنی ئەگەر وردەکاریەک لەسەر نووسراوەکە قسەیەک لەسەر ئەوە بکەین یعنی بەپی ئەو نووسراوە و بەپی زانیارەکانی ئێوە ئەگەر هەتان بێ لەم دوو هەفتەیە ڕێکەوتن نەکرێ چیتر گفتوگۆ و دانوستان لە نێوان هەولێر و بەغدا ئاستەمە بێ یان ناکرێت یان چۆنە ئەگەر ئەوە لێک بدەینەوە چونکە ئێستا ڕێیەکی وا هەیە خەڵک تێگەیشتنێکی لەو جۆری هەیە نا بە کورتی ئەوەیە کە عێراق هیچ ڕپارەیەک نانێرێ بۆ هەرێم بەبێ ڕێکەوتن بەبێ یا بەڵێن بەبێ ڕادەستکردنی نەوت کە نەوت یەکێکە لە خاڵە ئەساسی و خاڵە گرنگەکانی ئەم ڕێکەوتانەی کە قسەی لەسەر بکرێت گفتوگۆ بەردەوام دەبێ ینی لەوانەیە گفتوگۆی نێوان هەولێر و بەغدا کۆتایی پێ نایە بەڵام ئێستا دەرفەتی لە ڕێکەوتن لەبارە دەرفەتی ڕێکەوتن زیاترە بۆی کە بگەن بە ڕێکەوتن و ئاستەنگێکی وا لە بەردەمی ڕێکەوتەکاندا نابینین هەرێمی کوردستان ئامادەیە نەوت ڕادەستا 250,000 بەرمیل نەوت بێ زیاتر بێ عێراق ئامادەیە گفتوگۆ لەسەر گرێبەستەکانی نەوتی هەرێم بکە چ بە قەرزەکانیەوە چ بە مستحقاتی شەریکاتی نەوتەوە چ بە کولفەی استخراج و دەرهێنان و نەقڵکردنی نەوتەوە ئەمانە هەنگاوی باشن هەرێمی کوردستان ئامادەیە قسە لەسەر داهاتە غێرنەوتەکان بکە داهاتی خاڵە گومرجەکان و خاڵە سنوورەکان داهاتی ناوخۆ ئامادەیە قسەی لەسەر بکە دیوانی چاودێری دارایی هەردوو لە دیوانی چاودێری دارایی حکوومەتی اتحادی دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستان ڕادەسپێردرێن کە تەدقیق لە فرۆشتنی نەوتی ساڵانی ڕابردوو و قەرزەکانی سەر هەرێمی کوردستان ئەوانەش بکەن هەموو ئەوانە مانە وایە کە دەرفەتی لەبار هەیە هەردوو لای نیەتێکی با بڵێن ڕازگویانە هەیە بۆ ڕێکەوتن کەواتە دەبێت لەم ماوەیەدا ڕێک بکەون یعنی ئەگەرەکانی ڕێککەوتن زیاترە لە ئەگەرەکانی ڕێککەوتن بەڵێ کاک شیروان ئەوەندەی زانیاریت هەبێ من خەڵکێکی زۆر لە فەیسبوک نووسێتی یعنی دەیانوێت لەسەر ئەمەش زانیاریە گۆرگرن لە ڕوانگەی ئەو گفتوگویانی کە لە ماوەی ڕابردوودا کراون ئایا هیچ باسی
ئەو قەرزانە کراوە کە هەرێمی کوردستان لە سەرێتی بە تایبەتی و قەرزانی کە هی موچەخۆرە ئەو پاشەکەوتانی کە کراوە ئایا بەغدا ئامادەیە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکە هیچ شتێکی لەو بابەتە باس کراوە لە گفتوگۆکانە؟ طبعا قەرزی سەر هەرێمی کوردستان تەڵحی کردووە باسی کردووە بەڵام ئیستیجابەیەکی وا پێویست لەلایەن حکوومەتی عراقیەوە نییە. قەرزی فەرمانبەران قەرزە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەغدا موچەی بڕیوە مستحقاتی هەرێمی نەداوە ئەمە مەوزوعەکە لە بەرامبەردا هەرێم نەوتی فرۆشتووە نەوتی کەرکووکی فرۆشتووە ئەم حساباتە بە تایبەتی لە 2014 تا ئێستا وەکو باسم کرد دیوانی چاودێری دارایی دەخرێتە بەردەم لیژنەیەکی دیوانی چاودێری دارایی وە گفتوگۆی لەسەر دەکرێت حسابات دەکرێت بە پێی ڕاستماندەکان طبعا ئەگەر لەسەری بگەرە ڕێکوتنی نهایی ئەوەیە کە حسابی ئەم چەند ساڵە دەکرێت مستحقاتی هەرێم چەندە لە بەرامبەردا هەرێم باوی چەند نەوتی فرۆشتووە ئایا کاملا قەرزاری کاملا دەبێتەوە مستحقاتی با بڵێن فەرمانبەران ئەوەی کە پاشەکەوتی موچەیە واجبی حکوومەتی هەرێمی کوردستانە بیداتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان خۆی داوای حساباتی ئەم چەند ساڵی ڕابردووی دەکات کە بەغدا پارەکەی بڕێ ئەمە مەوزوعێکی ترە بەڵام قسەیەکی وایە یا بڵێن ڕێکەوتنێکی وایە یان لێک تێگەشتێکی وان نییە کە بەغدا ئەم قەرزانە بخاتە سەرشانی خۆی بەغدا بیداتەوە. باشە کاک شیروان دوایین قسە باسێکی کەشی ئەمڕۆی دەنگدانەکان بکەین بە تاوکردنی کابینەکەی مستەفا کازمی بە تایبەتی بۆ هەردوو پۆستی وەزارەتی دەرەوە وەزارەتی داد دیارە وەزارەتی دەرەوە دکتۆر فواد حسێنە کە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی کردووە وەزارەتی داد ئەگەر زانیارێکت هەبێ لەسەری ئەوەندەی کە سیڤەکانت بینی بێ وردەکارێکمان لەسەرەوە بیتەوە ئایا چۆن تێپەڕی کاندیدە کوردەکان؟ وەکو باسم کرد هەر حەوت وەزارەکە تقریبان یعنی دەتوانم بڵم وەکو یەک پاکێج دەردەکەوت واتە هەموو وەزیرەکان تقریبان بە یەک ڕێتم دەنجیان پێدرا تاکوتەرە اعتراض هەبوو هەردوو وەزیری کورد وەکو وەزیرەکانی تر دەنجیان هێنا و دەنجیان پێدرا وەزارەتی دەرەوە بۆ بەڕێز فواد حوسێن یەکلابەوە وەزارەتی داد بۆ حاکم سالات کە حاکمێکی خەڵکی کەرکووکە و کووردە یەکلابەوە کەسێکی ئەوەی کە ئێمە برادران بڵاوی خەڵکی کەرکووک باس دەکەن کەسێکی شیاو لەسەر خۆ ڕابردوو پاک و لێ هاتووە هەموو وەزیرەکان بەش بە حاڵی خۆیان تێبینی و گلەیی لەسەریان هەیە هەبوو باڵێ وەکو اعتراض بە تایبەتی وەزیری نەوت و ثەقافە و ئەوانە بەڵام دوجار بە زۆرینەی دەنگ هەموو وەزیرەکان تێپەڕی بۆ کرد کە لایەنە سیاسیەکان هەرچۆنێک بدانێ ئەم حکوومەتە تەواو ببێ و کاتەکە کاتی ئەوە نیە کە کێشە و ململانی سیاسی نێوان کوتلە و هێزە سیاسیەکان لەسەر وەزارەتەکان جارێکی دیکە قۆڵ بکرێتەوە وەکو حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولماجید بۆیە هەرچۆنێک بێ وەزارەتەکان تێپەڕێنرا و حکوومەتەکە تەواو کرا ئێستا ئێمە سێ وەزیری کوردمان هەیە لە حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی تەمەنا دەکەم وەزیری بە ئەزمون بن وەزیری باش بن و بتوانن خزمەتی هەموو عێراقیەکان و بەگشتی و خزمەتی کورد و ناوچەی کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و خەڵکی کوردستانیش بکەن و تەمەنا دەکەم لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بتوانن داکۆچی لە مافی جوتیاران لە مافی ناوچە دابڕێنراوەکان لە پشک و استحقاقی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و موچەخۆرانی خەڵکی کوردستان بکەن. وەڵێ بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس دەکەم کە لە تەوەریەکەم و ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵ مابووی بەڕێزان بۆ تەوەری دووەم ئەگەڕێم وڵاتان پشوویەکی کورد وەرەگرم. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان ئەوەی کە لە تەوەری دووەمدا گفتوگۆی لەسەر بکەین بەرزبنەوەی نرخی نەوتە دیارە نرخی نەوتی برنت کە ئەو نەوتێ ئێمە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی دەیفرۆشین و ڕێکخراوی ئۆپیک بە گشتی بەو سعرە دەیفرۆشێت پێش ئەوەی ئێستا یعنی بگەڕێمە وڵاتان لە ناوبڕەکەیە 41 دۆلار و 97 سنت بڵێ 42 دۆلار یعنی لە ئێستا کاک ڕێبوار بۆی باسکردم یعنی لە 15 لە 24دا ئەم سعرە 15 دۆلار بووە لە ماوەی 2 مانگدا پێشتا 2 مانگی تاویش ناکە سعرەکەی بۆتە 42 دۆلار ئەمانە ئاماژەی تەبعاً باشن لە ڕووی نرخی نەوت و خوێندنەوە بۆ گۆڕانکاری لە نرخی نەودا لەسەر ئاستی جیهان بەڵام بزانین ئەمە بەردەوام دەبێ یان
ئەمە کاتیە یان هۆکارەکانی ئەم بەرزبوونەوەی چییە و ئایا چاوەڕوان بکرێت لە ئەم 6 مانگەی کە ماوە بەرزتر ببێتەوە ئایا لە ڕاستیە وڵاتانی دنیا و وڵاتانی زلهێزی ئابووری جیهانی ئەوانی کە سەرفکەری نەوت و پێکهاتەکانی نەوتن دەیانوێت ئەم نرخە لە چۆن دابوەستێت چکە بەڕاستی لە بازاری جیهانیدا کاک ڕێبوار ئەوان نرخ دیاری دەکەن و یاری بە نرخەکانەوەکەن لەگەڵ بەڕێز ڕێبوار محەممەد ماستەر لە گرێبەستی نەوت و غاز گفتوگۆکین لەسەرم بابەتە کاک ڕێبوار بەخێربووی سپاس گەیشتە 42 دۆلار چی گەیانی زۆر سپاس بۆ میواندارەکەتان لە ڕاستیدا نەوت بەخۆی با بڵێن پایەکی گەورەی ئابووری جیهانیە و وزاب یعنی داینەمۆی پیشەسازی و ئابووری جیهانەوە بە بەرزبوونەوەی نرخی نەوت بژانەوەیکی گەورە بە هەموو جیهان ئەگاوە خۆشببختی و وزەرانی کی باش بۆ هەموو وڵاتیانی هەموو تاکێک لەسەر ئەم زەویە ئەگا بە پێچەوانەکەشی و کارەسات و مەینەتی و ناخۆشیە دیارە دوای ئەوەی کە بە درێژایی مێژوو نرخی نەوت لە دابەزین و بەرزبوونەوە بە هۆکاری سیاسی ئابووری کە زلهێزەکان و کارتێکی فشاریا وەکو کارتێک بەکارێنا بۆ سەپاندنی هەژمونی خۆیان و بۆ ئەوی بەرامبەری پێ شکست پێ بێن لە ڕاستیدا دوجار لە بە دوو هۆکاری سەرەکی نرخی نەوت لە سەروی 6 دۆلارەوە هاتە نەوتی برنتی جیهانی هاتە سەر 15 دۆلار و نەوتی خاوی ئەمریکیش کە هاتە سەر ناقسی 7 دۆلار بە هۆکاری جەنگی نرخی نەوتی نێوان رووسیا و سعودیە و پاشان با بڵێن نەخۆشی پەتای کۆرۆنا ڤایرۆس کە وای کرد ملیارێک و 600 میلیۆن ئینسان لە بخاتە ماڵەوە و هۆکارەکانی بەکارهێنانی وزا کە بەڵام بڵێن نەوت هەمی بوەستێ لە گواستنەوەی هێڵەکانی گواستنەوە لە کارگەکان لە فڕۆکەوانی وای کرد کە خواست سەر نەوت دەمێنێ و نەوت تووشی هەرس بێ و کاریگەری گەورەی لەسەر ئەو وڵاتانی کە فرۆشی نەوتنیا نەوت بەرهەمەهێنن کاریگەرێکی گەورەی لەسەر دروستکردن و دوجار تووشی شکستی کردن بەڵام دوجار دوای ئەوەی کە وڵاتانی پیشەسازی گەورەی جیهانی کە با بڵێن بیریان لەوە کردەوە کە ئەگەر پەتای کۆرۆنا ڤایرۆس بەردەوام بێت ئابوووریەکەیان بەم شێوە تووشی کارەساتێ بۆیە قۆناغ بە قۆناغ ئیشان بۆ کردووە کە بازاری یا بڵێن وەسائیلەکانی هۆکارەکانی بەکارێنانی وزە سەرفکردنی وزە بخەنەوەکە لە کارگەکان و هێڵەکانی گواستنەوە و هاوڵاتیان جارێکتر بگەڕێنەوە سەر کارەکانی خۆ ئەمە لایەکی ترۆ کە با بڵێن ئەمریکا کە یەکەم وڵاتی جیهانە لە بەرهێنانی نەوتی با بڵێن خاوی لمیا کە هاتە سەر ئەوەی کە ئیفلاسی کرد لە بەرهێنانی نەوتا بۆیە بە ناچاری گوشاری خستە سەر سعودیە و هەرچی کارتی بوو بەکاری هێنا دژی سعودیە بۆی کە سعودیە ئەو بیرۆکە وازە بێنە کە بەینی بە شێوەیەکی ڕەهانەوت بخاتە بازاری جیهانی و لەسەر ئەوەش کەمکردنەوە بۆ کڕیارەکانی کا بۆیە سعودیە لە ئەنجامی فشارەکانی سەرۆکی ئەمریکا و دواتر من ئەمە یعنی ئەوەی کە ئێستا لەسەر سعودیە و ئەوانی کە هەڵوێستی ئەمریکایە و پشتی پەردەی ئەم ڕووداوانە بخوێنینەوە بەڕاستی چووکە یعنی ناکرێ هەڵوێستی سعودیە و رووسیا بە هەڵوێستێکی ڕاگوزەری سادە ببینین تەسەور ئەەکەم یعنی ئەمە سعودی ئامانجێکی گەورەی لە پشتی ئەمەوە هەبوو بێ نازانم سوودی لێبینی یا زیان بەڵام دەمەوێت ئەو دواتر باز بکەین ئێستا ئەم 42 زیاترەکە بەڕێی تۆ بەدڵنیایەوە بە دوو هۆکاری سەرەکی وای کردو کە بەردەوام نرخی نەوت بەرزێت و یەکەم بژانە پیشەسازی لە ئەمریکا دوو کڕینی یاخواستی نەوت لەسەر لەلایەن وڵاتی چینەوە دوو گەورە ئابووری جیهان و کاریگەریان لەسەر ئابووری جیهانی ئەم دوو دەوڵەتە بەم دوو شێوە خواست لەلایەن چینەوە بۆ کڕین و بژانەوەی پیشەسازی ئەمریکا وای کردەوە ئەو گوشارانەی کە ئەمریکا لەسەر وڵاتی سعودیە کردی سعودی والێ کردو کە جارەت نەوێرێت بە ئەوەی کە بەو شێوە ئەو نەوت بخاتە بازاری جیهانیەوە هەرز بە نرخی نەوت بک بۆیە بەردەوام سعودیە لە هەوڵی ئەوە تا کۆتایی ئەمساڵ بەم شێوەیە نەوت با بڵێن تەخفیزی نەوت یا کەمکردنەوەی نەوت 9.7 بەردەوام بێ بەڵام رووسیا مل نادابەوەی بۆیە بەردەوام لە کۆبنەوەوان و هەوڵی ئەوەدەن کە ڕێکەون و مانگ بە مانگ نوێیەکەنەوە ئەم تەخفیزە باشە ئەوەی کە ئێستا رووسیا دەیکا بۆ چییە یعنی رووسیا بۆ ناوێ هەناردەی خۆی کەم کاتەوە هۆکارەکە ئەوەیە کە کاریگەری لەسەر ئابوووریەکەی دەبێ یان مەبەستێتی کە ئابووری جیهان و نرخی وزە لەم ئاست و لەم مامەڵایە بێیان وەکو دەگڵێ ململانەیەکی سیاسی ئەمریکی رووسیا بەدڵنیایەوە ئەمە هەمیشاڵێن نەوت کارتێکی سیاسی سەربازی ئابووریە بۆیە دەوڵەتانی
زلهێز بۆکو بۆ بەژەوەندی خۆیان هەژاری بە شێوەیەک بەکارێن رووسیاش لەم نێوەندەدا کە هەمومان دەزانین دوای ئەوەی کەتی سۆڤێت لە ساڵی 91 هەڵوەشایەوە رووسیا بۆ میلادگیری ئەم دەوڵەتە رووسیا قۆناغ بە قۆناغ هەوڵی داوە کە هەژمونی خۆی یا پێگەکەی خۆی بگەڕێنێتەوە بۆیە یەکێکە لە گەورە بەرهەمهێنەرانی نەوت کە 11 ڕۆژانەی 11 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمە هێنێەوە دەیەوێت بەم کارتی نەوتە پێگەکانی خۆی جارەتر بەدەست بێنێتەوە بۆیە جەنگی پێدەکا و بەکاری دەهێنێ بۆ هەژمونونەکەی ئەمە لایەتر کە ئەمریکا با بڵێن نەوتی لمی ئینتاجەکەوە ناچێتە چوارچەوەی هیچ ڕێکەوتنیەکەوە ئەمە بۆ رووسیا بە تایبەتی بۆ سعودیش ئەمە قورسە چونکە نایەتە ژێر چوارچێوەی با بڵێن بازاری نەوتی جیهانیوە کە ئۆپێک پلەسە ئۆپێک و ئۆپێک پلس کە بەردەوام تەخفیزەکەن و باڵانسی بڵێن هەناردەکردنیا بەرهێنانی نەوت لە جیهانە ڕاگرن بەڵام ئەمریکا ئامادەنێ بۆیە رووسیا بۆ ئەوی کە شکست بەم هەیمنەی یا ئەم هەژمونەی ئەمریکا بهێنێت ئەم هەوڵەی داوە ئەم کارێک کرد من لایەکی تر ینی رووسیا بۆ تەواوکردنی تەکمیلەی بودجەکەی پێویستی بە $40 ینی ئەگەر بەرمیلە نەو $40 بۆ رووسیا کێشەی نییە بەڵام بۆ نە سعودیە پێویستی بۆ $80 تا $90 بێت ئەمە ینی دوو حاڵەتە رووسیا یەکێکیان بۆ شکستپێنانی هەژمونی ئەمریکا و زاڵبوونەوەی خۆی دوو وەکو پێداویستی ئەو تەنها پێویستی بەوەیە کە ئەگەر بگاتە $40 بۆ کێشەی نییە بەڵێ باشە ئێستا هەنگاوەکانی ترچین یعنی ئێستا سعودی وڵاتانی ئۆپیک بەتەمان زیاتر هەناردەی نەوت کەم بکەنەوە هیچ ڕێکەوتنێکی وا هەیە لە مانگی ڕابردووە بڵێن لە ڕێکەوتنیان کرد لەسەر ئەوەی کە 9.7 ڕۆژانە ئۆپێک پلس کە نەوت کەم بکەنەوە و دواتریش نرویج و چەندین وڵاتی تر مەکسیک و چەندین وڵاتی تر تەنانەت ئەمریکاش خۆی ملیۆنێک و تقریبان 100,000 بەرمیل ڕۆژانە کەمەکاتەوە ئەمانش لەیان خۆیانەوە خۆبەخشانە نەوتیان کەم کرد بۆیە بازاری جیهانی بەو شێوە بەرز بووە ئەم ڕێکەوتنە تەنها بۆ مانگی 6 و 7 بوو کە 9.7 یان 9 ملیۆن و 700,000 بەرمیل کەم بکەنەوە بۆ مانگی 7 تاکو با بڵێن کۆتایی ساڵ لە ڕێکەوتنەکەی پێشترا ئەویان پێشنیار کرد بوو کە بگا بە 7.7 ملیۆن و 700,000 بەرمیل و دواتر دابەزێ بۆ 5 ملیۆن تا ساڵی با بڵێن لە دوای 2021 تا 2022 ئێستا کۆبوونەوەکان بەردەوامەوە ئەمڕۆ بڕیار بوو کە مسۆدەی ڕێکەوتنەکان ئەوێتە ناتاما بڵێن کۆتایی مانگی 7 بەم شێوە بڕوات و دواتر ئیتیفاقی تر لەسەر بکرێتەوە ئەمە لەلایەکی تر بیانی رووسیا و سعودی نیگەران بوو لە هەندێک دەوڵەت کە التیزامیان نەکردەوە بە ڕێکەوتنەکەەوە لەوانە عێراق و نایجیریا عێراق دەبوایە ڕۆژانە ملیۆنێک و 600,000 بەرمیل لەوت کەم کاتەوە بەڵام لە ساڵ 42 التیزامی کردووە کە تقریبا نەکاتە 445,000 بەرمیل ڕۆژانە ئەوەندەی بڵێن کەم کردوێتەوە ئەمەش نیگەرانی دروست کردەوە ئەوان جۆرێک لە شڵەژانی بۆ ئەم ڕێکەوتنە دروستکرد چونکە معقول نی ئەوان ینی هەموو التیزامکەن بەڵام عێراق و نایجیریا و هەندێک لایەنتر التیزام نەکەن و ئەمان بە ئارەزی خۆیانەوە دفرۆشن بۆیە گوشارێکی گەورە قسە عێراق و عێراقیش ئامادەیی خۆی دەربڕیوە لە دوای مانگینەوە تەعویزی ئەو لە دوای مانگینەوەی ئەم ساڵ کەواتە یعنی کەمکردنەوەی هەناردەی نەوت بەردەوامە بێ چاوەڕێی چەند بکەین بۆ نرخی نەوت یعنی دەچێتەوە 89 و 100ەکەی جاران یان 60 و 62 63کی چەند مانگ و ساڵی پێشوو بەپێی ئەو توێژینەوە و ڕای ئەو سنتەرانی کە پێوەستن بە لێکۆڵینەوە یا پێشبینیکردنەوەتەوە چەندین بۆچوون هەیە کە هەندێکیان دەڵێن لە پاییزا دەگاتە $70 هەندێکتر دەڵێن لە ماوەی 18 مانگ دەگاتە $100 ینی پێشبینی کراوە بەم شێوە ئەگەر من دڵنیام بەردەوام بەرزێتە لەبەرچی لەبەرەوەی سعودیە جارێکتر ناتوانێت ینی ئەو شێوازەی کە پێشتر بەکارهێنا ئەو جەنگەی کردی کۆتایی پێها لەبەرەوەی ئەگەر بێت دەست پێ بکاتەوە سەری خۆی دەخوال لەبەرەوەی ئەمریکا تەنانەت ترامپ هەڕەشەی لە سعودیە کرد لەم ڕۆژانەی پێشوداوتی ئەگەر بێت و التیزام نەکەیت من ناتوانم لە بەرامبەر کۆنگرسا یاسای با بڵێن پاشەکشەی چەکی پاتوریێت و پاراستنی سعودیە بپارێزم بۆیە کۆنگرس بڕیایی دا ئەو کاتێت تۆ چارەنووست بەرەو ئایندێکی تاریکە ڕاوە تووشی ئەوە بیکە لە ناوچی لە ناوچەکە باشە بەپی هەندێک ئاماژە هەندێک لە کۆنگرسمانەکان و تەنانەت بە جۆرێک لە جۆرەکان هەر کۆنگرێسی ئەمریکا پشتیوانی ئەوەشی کردبوو کە وا بکرێت سعودیە لە ڕێکخراوی ئۆپیک دەربهێنرێ و ڕێکەوتنێکی تایبەتی لەگەڵ ئەمریکا بکات تاوەکو بتوانرێ بەباشی کۆنتترۆڵی سعودیە بکرێت و جارێکی تر نەتوانێت بەم جۆرە مامەڵە بکات بە
نرخی نەوت و هەناردە و نرخی وزەی جیهانیەوە. ئەمە چارەسەرە بۆ سعودیە یان ئەمریکا کارتی فشاری بەرامبەر سعودیە زۆرە بەدەر لە چەکی پاتریۆت و بەدڵنیاوە ئەمریکا ئەوە یەکێک لە پێشنیارەکان بۆ ئەوەی کە سعودی پێکۆنتڕۆڵ بەڵام ئەمریکا چەندین دوو یاسای لەبەردەستایە یەکیان کۆنگرس ئیقراری کردەوە تیشان هەر ببووە بە یاسا قانونی جاستا ئەوەی کە کاتی خۆی 11 سپتەمبەر کە ئەو ڕووداوە لە ئەمریکا ڕوویدا ئەو یاسا دەرچوو بۆ ئەوەی کە قەرەبوو لە با بڵێن ڕێعایی ئەوانەی کە لە پشتی تیرۆرۆن قەرەبووی ئەمریکا بکەنەوە بە تایبەتی قەتەر و سعودی تاوانبار کران بەڵام ئەو کاتێ ئۆباما ئەوەی ڕاگرت نەیهێشت با بڵێن یاساکە جێبەجێکرێت. ئێستا دەیانەوێت یەکێ لە کارتەکان ئەوەیە کە ئەو یاسا دووبارە بێنەوە سەر ساحە و قەرەبووی هەموو ئەو زیانانە لە سعودی بکەن و کارتێکی تر ئەوەیە کە لە ماوەی ڕابردووە $1 تریلیۆن وەبەرهێنان لە ئەمریکا تووشی زەرەر بووە داوای قەرەبووی ئەوەی لەکەن. چەندین کارتی تر کارتی کشانەوەی کە تەنانەت سەرۆکی ئەمریکا بە سعودی وت ئەگەر ئێمە پشتیوانی نەکەین لە ماوەی 2 هەفتاتۆ تیا دەچین لەلایەن ئێران و حوسیەکان و ئیسرائیلەوە. چەندین کارتی تر هەیە کە ئەمریکا بەدەستیەوەتی کە بەرامبەر سعودیە بەکاریبێنە بۆیە سعودیە ناتوانێت جارەتر بیر لەو بکاتەوە کە جەنگی نەوت نرخی نەوت لەگەڵ رووسیا ئەنجام داوە بەو ئارەزوی خۆی نەوت 13 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە بفرۆشێت و لە $6 کەمتر لە بازاری جیهانیش کە کەمترین سعر بێ لە دقیقا. بۆیە بە قەناعەتی من سعودیە کۆتایی بە ئەو کێشێ هاتووە جارەتر ناتوانێت لەژێر گوشاری ئەمریکا. هەروەها رووسیاش هەرچەند ئەو جەنگەکە بەڵام لەگەڵ ئەوەشتا ڕۆژانە لە ماوەی ڕابردووە $150 ملیۆن ڕۆژانە وڵاتی رووسیا زەرەری کردووە. بۆیە ئەمانە هەمویان لە جەنگێکا بوون هەمویان بە دۆڕاوی لێ دەچوون بە شکست لێ دەچوون و دوجار ناچار بوون کە گەی ئەوەی کە تەنانەت سعودیە کە هەڕەشەی ناوچوونیشی کرا. بۆیە قەناعەت نییە بە ئاسانی جنگێکی تر وا دووبارە بێتەوە. بۆیە ینی ئەمە ئاماژە و جێگەی دڵخۆشیە کە نەوت بەردەوام بەرزە بێتەوە و لایەک تشەوە دەوڵەتانی پیشەسازی جیهان هەمویان بیر لەوە ئەکەنەوە کە ڕێکارەکانی بەرگری لە کۆرۆناڤایرۆسکان و کەرتی پیشەسازی و ئابوووریەکان تووشی ئینهیار نەبێ و بتوانن لەگەڵ شەڕی کۆرۆناڤایرۆسا ئابوووریەکان بەردەوام بێ و گەلەکان پارێزن. باشە ئەوەی کە پرسیارە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدا لە تەوریەکە میشدا لەگەڵ کاکشیروانە باسمان کرد یعنی ئیتر کاتێکی کەم ماوە بۆی کە ڕێکەوتنێک بکرێت لە نێوان هەولێر و بەغدا لەسەر نەوت و هەناردەی نەوت و ڕادەستکردنی نەوت. بەم ئاماژانە بێ کە باسمان کرد و بەم ئاماژانە بێ بۆ بەرزبنەوەی نرخی نەوت ئەو ڕێکەوتنە تەنها لە بەرژەوەندی هەرێمە بێ کە ئێمە ئێستا پێویستمان بە پارەکی بەغدایە یان لە بەرژەوەندی بەغدا بێ کە ئێستا ئەویش پێویستی بە نەوتەکەی ئێمەیە بەڕاستی. بەدڵنیایەوە لەم ئێستادا بەرژەوەندیەکە دوولایەنەیە هەم هەرێمی کوردستانە هەم بەغداشە. لەلایەک بەغا پێویستی بە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی ناتوانێت الزام بکات بە ئۆپێکەوە 1,600,000 بەرمیل نەوت با بڵێن کەم کاتەوە. بۆیە پێویستی بە هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان لە ساڵ 23 ئەم کەمکردنەوە بگرێتە ئەستۆی کە بە قەناعەتی من 138,000 بەرمیل لە هەرێمی کوردستان پێویستە کەم کاتەوە بێتە پارسەنگێ بۆ دەوڵەتی عێراق کە لە دوای ڕاپۆرتان خوێندمەوە. لەو لاشەوە هەرێمی کوردستان کە با بڵێن لە ساڵی 2014 ئابووری سەربەخۆ فرۆشی نەوت تا ئێمە بە کوردەکەی تووشی جەڵدەیەک بووین. ئێستا جارێتر جەڵدەی دووەم داوەتی لە هەرێمی کوردستان کە ئیتر تەحملی ئەوە ناکە ئەم دۆخە بەردەوام کە. بۆیە یعنی ناچارە مەزبورە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوێ و ئەم ڕێکەوتنە دەبێتە مای قازانج بۆ هەرێمی کوردستان. بۆچی؟ هەم لەبەر ئەوەی کە عێراق بڵێن ڕێژەیەکی زۆر نەوتەفرۆشیە و هەم پەرلەمانی عێراق دەسەڵاتی دا بە حکوومەتی عێراقی کە قەرز بکات لە قەرزی دەرەکی بکات بۆ ئەوەی کە هەم موچە و هەم پێداویستەکانی بەڕێوەبردننی ئیدارەدانی دەوڵەتی پێبارەبڕە. لێرەدا هەرێمی کوردستان هەم لە قەرزەکە ئیسفادەکە وەکو بەشێک لە ئیتیفاقێکە و هەم لە فرۆشتنی نەوتەکەش ئیسفادەکە. بۆیە یعنی لە قازانجێتی کە ڕێبکەوێت و ئەگەر ڕێنەکەوێت بەڕاستی دۆخەکەی لەوە زیاتر سەختەوێت. باشە لە دوایین گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا گازی سروشتی هەرێم بەشێک بووە لە ڕێکەوتن کە بەغدا بتوانێت مامەڵی پێ بکە و کاری لەسەر بکە و هەندێک وێزگەی خزمەتگوزاریشی لەسەردا بمەزرێنێ. ئەمە بۆ هەرێم هیچ سوودێکی دەبێت؟ لە ڕاستیدا سەرەتای کۆبوونەوەکان پێشەوەی حکوومەتی مستەفا کازمی تەشکیل بێت ئەو قسانە کرا کە حکوومەتی عێراق ئەو 1,600,000 بەرمیلە کە لەسەرێتی کەمی کاتەوە دەیەوێت بینێرە هەرێمی کوردستان لێرە و لە پاڵگەکانی هەرێم
تەسفیە بکرێ و دووبارە بەکاربێنێتەوە لە ناو عێراق و بۆ مەسائلی بەکارهێنانی وزەی کارەبا لەلایەک لایەکتیشەوە مەسائلی خاص کە لێرەوە هەناردە بکرێ بۆ عێراق بۆ وێستەکانی عێراق بەڵام دواتر کە حکوومەتی مستەفا کاظمی تشکیل بوو ئەو وەزیرەکەی خۆی نارد بۆ سعودێ و قسە لەسەر ئەوە کرێت کە لەگەڵ کۆیت و سعودی ڕێکەون کە با بڵێن کارەبای ئایندەی عێراق لێەوە داوین کرێت ئەمە ینی سەرەتا ئەو تەنانەت وەزیری نەوتی عێراقیش خۆی احترام لەسەر کە لێک تێگەیشتن هەیە لە بۆ مەسەلەی بەکارهێنانی غازی هەرێمی کوردستان بۆ وێستگەکانی عێراق و هەروەها هەناردەکردنی ئەو نەوتەیش کە لە ئۆپێک کەمەکرێتەوە لە هەرێمی کوردستان جارە تەسێ بکرێتەوە و لەناو عێراق بەکاربێتەوە عێراق بتوانێت ئیسفادەی لێکاوە ئەو کەمکردنەوە بە شێوەیەکی تر بەکاربێنێتەوە بۆیە قسە هەبوو لەسەر بەس ئێستا ئەوەی کە بەپێی نووسراوەکانی حکوومەتی عێراقی بۆ هەرێمی کوردستان نێراوەوە وەزاری دارایی هەرێمی کوردستان اتفاقی لەسەر کرد وەڵامی داوەتەوە ئەوەیە کە قسە لەسەر ئەوە کرێت کە ئەمە حکوومەتی هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بدا بە بخاتە حسابی سۆمۆ و لەگەڵەوەشە لە 150 داهاتی پارێزگاکان یا 150 داهاتی هەرێم لە گومرگەکان و ناوخۆ بدا بە حکوومەتی عێراقی ئێستا قسە لەسەر ئەو دوو خاڵە زیاتر داهاتە نانەوتەکان مەبەست زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ڕێبوار محەممەد ماستەر لە گرێبەستی نەوت و گازکە لە تەوەری دووەمە بەشدار بووی لەگەڵمان سپاس بۆ ئێوەش بینەر بوون ئومێ دەکەم کە هەموو لایەکمان ڕێکارەکانی خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا بگرینە بەر بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان و خۆتان لەگەڵ